ئێمە هەڵوێستی سیاسی خۆمان ڕاگەیاندووە نەمان گوتۆ بەشدار نابین و هەتا لایەنی بەرامبەر ژنێت تەکلیفمان لێ نەکا و تێنەگەین بەرنامەیان چۆنە و پێگەی ئێمە چۆن دەبێ و ئەو حکوومەتی ئایندە ئایا هەروەکو حکوومەتەکانی پێشێ دەبێ گرفتار بێ بەدەستی حیزبەوە بەدەستی شتی بچووکەوە یاخۆی حکوومەتێکی دەستکراوە دەبێت لە خزمەتی خەڵکدا دەبێت دوای ئەوە بەرچاومان ڕۆشن دەبێت و ئەو کاتەمە هەڵوێستی خۆمان یەکلایی دەکەینەوە بەڵام ئێستا ئێمە نەگوتومانە بەشدار نابین وەکو هەندێک لایەن ڕایانگەیاندووە کە وش ئیجتیهادێکە و معقوڵیش نەبڵێن بەشدار دەبین تاکو لایەنی بەرامبەر کە خاوەنی قەزیەکەیە کە پارتیە نەیە بۆ لامان و داوامان لێ نەکا و بەرنامەکەی نەزانین چۆنەوە حکوومەتەکە نەزانین سەر و سیمای چۆن دەبێ تا ئەو کاتە دیارە ئێمە هەڵوێستەکەمان بەو شێوە دەمێن وەڵاهی من زۆر ئەسەف دەخۆم کە هەردوو حیزبی حکومڕانی کە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا ئەم وڵاتەیان بەڕێوە بردووە زۆر ئەسەف دەخۆم کە هەندێک شت بۆ خۆیان لە خۆیان دەکەنە گرێشوێرە بەڕاستی تۆپ لە ساحەی ئەواندایە دەبێت لەوان بپرسین ئێوە کەی گرفتەکانتان چارەسەر دەبن ئەگەر پارتی لە نێو خۆیدا گرفتی هەبێ یەکێتی لە نێو خۆیدا هەیبێ پێکەوە هەیان بێ دەبێ ئەو پرسیارە لەوان بکرێ ینی من پێم خۆشە هەرچی زووترە حکوومەت پێک بێ ئێمە لە حکوومەت دابین یان نەبین لە پەرلەماندا پێگەمان هەر شتێک بێ گرنگەوەیە ئەم وڵاتە پەرلەمانێکی کارایی هەبێ حکوومەتێکی دڵسۆزی هەبێ حکوومەتێکە لە خزمەتی هەموو کەسدا بێ ڕێگە لە قۆرخکاری و گەندەڵی بگرێ و لەسەر بناغەی ئینتیمای حیزبی و سیاسی لەگەڵ خەڵکدا مامەڵە نەکا لەسەر بناغەی مرۆڤ بوون هاوڵاتی بوون مامەڵگە خەڵکە حکوومەتی دامەزراوەکان بە یاسای تێدا سەروەر بێ ئەوەی بەلای ئێمە و گرنگە ئەوەیە بناغەمان وایە لە مەسەرەی بەشداری لە حکوومەتدا وەکو گوتم دەبێت لانی بەرامبەر بێ وەزعەکە بخوێنینەوە بیبینین دوای ئەوە کە قیادە مقتەنیع دەبێ بۆی کە بەشدار بێ دەبێ بگەڕێنەوە کادیرەکانی خۆمان کۆبوونەوەی گشتی بکەین دوای ئەوە کە لە کۆبوونەوەی گشتی پرسمان پێکردن بڕیارێندا و کاتێن وڵای بەداخەوە کە عراق و ناوچەکە هەمووی بووەتە شوێنی ڕمبازێن و تەراتێنی زلهێزەکان عراقیش خۆتان دەزانن لە ئەنجامی ئەو حکومڕانیە سەقەتەی کە لە دوای ڕوخانی ڕژێمەوە کراوە کە بە نەفەسێکی تائیفی کراوە دەرفەتی کردوتەوە کەلێنی زۆری دروست کردووە کە لەولاوە تورکیا ئێران ئەمریکا زلهێزان بێنە نێو وەزعەکەوە ئەو جموجۆڵە سەربازیە پێمە بەشێکی پەیوەستە بە وەزعی نێوخۆی عراقەوە کە تەرازۆکە لە ئاتەڵ بووە هەموو پێکەتەکان بوونی خۆیان لە عراقدا نابینەوە و بەشێکیشی ڕەنگە پەیوەندی هەبێ بە بەوەی کە لەگەڵ کووردا یا لەگەڵ هەندێک لە هێزە خەباتجێڕەکاندا لە ئارادا هەیە تەصفیح حسابیان لەگەڵا بکرێت